گوێگرانی بەڕێزم کاتتان باش ئازیزان خۆشحاڵم لەوەی کە ئەم شەویش لە ڕێگەی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا بووین بە میوانی ئێوەی خۆشەویست. بەرنامەی ئەم جارە ڕووی کردووەتە شاری تەختی سولەیمان، شاری کانیا گۆگردیەکان، شاری سێو واتە شاری تیکاب. لە پشتسەری من ئێوە بەشێک لە شاری تیکا ببینن کەوایە هاوڕێمان بن با بڕۆین بەشی یەکەمی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا لە شاری تیکاب ببینین. لە ناوچەی هەوشار لە 35 کیلومتری شاری تیکاب تەختی سولەیمان هەیە. ئاسەوارێکی مێژووییە. مێژوو نووسان ئاسەوار ناسان ئەڵێن کە ئەمە بەشێک لە شاری گەنجەک یان گەنجە کە پێشتر پێیان وتووە شێز و وەک ئەڵێن شوێنی لەدایکبوونی زەردەشت ئابەم دەورەیە بووە. بڕێکیش پێیان وایە کە ئێرە ئاگردان و ئاگرگە و ئاتەشگەی ئازەرگوشەسپ یان ئاگرگوشەسپ بووە، چون نزیک بووە بە تیسفون پایتەختی ساسانیەکان. بەڵام خەڵکی ناوچەکە بەگشتی بە ناوی تەختی حەزرەتی سولەیمانی ناسن، هەرچەند لەباری مێژووییەوە ئەمە هیچ پەیوەندی بەو چیرۆکەوە نییە. بەڵام داستان و یان بڵێن حکایەتی ئەسڵی ئەم ناوچەیە ئەوەیە کە شوێنێکی مێژوویی گرنگە کە هەر لە سەردەمانی زووەوە لە مادەکانەوە دوایی هەخامنەشیەکان، دوایی ئەشکانیەکان، ساسانیەکان و دواییش تا دێتە لای مەغولەکان لێرە نیشتەجێ بوون.
لە ناوەڕاستی تەختی سولەیمان کانیاوێک هەیە، حەوزێک هەیە، وا کاڵێن 80 متریش قوڵە، لە دەوروبەریە کانیاوی زۆر هەیە. ئەمجار ئەڵێن ئەمە ناوەندی یان کانگەی ئاگری ئاگرپەرستانی ئەو دەمە بووە و لە پاڵیشیا مەعبەد و پەرستشگەی ئاناهیتا هەیە، ناهید. واکە ئاسەوارناسان و مێژووناسان ئەڵێن ئێرە پایتەخت بووە، ناوەندی دەسەڵات بووە، لەگەڵ ئەوە شوێنێکی ئاینی و پەرستشکە بووە. ساڵی 624 هێراکلس یا هێرکول پاشای ڕۆمیەکان کاتێکە هێرشە باتە سەر ئەم ناوچەیە ئێرەش وێرانەکە. لەگەڵ ئەوەش تالار و ئەمجار شوێنێکی جوانی میعماریە کە میعماری سەردەمە جۆرا و جۆرەکانی شانەدا بە تایبەت سەردەمی ساسانیەکان. چەند تالارێکی تێدا بووە کە بەشێکی هێشتا هەرماوە. ئاوی ئەو کانیە هاتووەتە دەرەوە لە دوو شوێنەوە و باخ و بۆلاخی دەوروبەری ئەو قەڵایە ئاویاری کردووە. لەگەڵ ئەوەشە شوێنەکان جیاجیان، میعماریەکە جیاوازە، میعماری تەنیا هین سەر یەک سەردەم نییە، میعماری چەندین سەردەمە، شوێنی چینە جۆرا و جۆرەکانی خەڵکی تێدایە،
هاتنە ژوورەوە لە شوێنێکەوە بووە ڕۆشتنە دەرەوە لە شوێنێکی تر شوێنی عیبادەت و نیایش و زکر لە شوێنێکەوە بووە شوێنی بڵێن ڕاوەستان و گوێگرتن بۆ وتەی بەرپرسان و گەورە پیاوان لە شوێنێکی تر هەرچیەک ببێت ئەم شوێنە ناوەندێکی زۆر زۆر گرنگ بووە و ئێستاکەشی پێوە بێ زۆر شتی جوان و زۆر شتی ڕەنگین و مێژووی تایەکە هەر کەسێک کە بڕواتە ئەوێ ئەیباتەوە بۆ ئەو سەردەمانە. هەر لە تەختی سولەیمان لە سوچێکەوە موزەخانەیەکیان کردووەتەوە ئەم موزەخانەیە بڵێن ئاسەواری تەختی سولەیمانی لێیە هەر لە کۆڵەکە بەردینەکانەوە بگرە کە جوانکاریان بەسەرەوە کراوە تا بگاتە سوفاڵ و گڵینە و ئەو شتانەی کە وەکو قاپ و قاچاق و ئەو جۆرەشتانی کە لە ناو تەختەکە بوو یان لە ناو قەڵاکە بووە لە ناو کۆشکەکە بووە دۆزراونەتەوە لەوێدایانناوە گەشتیاران تێن لە دوای ئەوە سەردانی کۆشکەکەیان کرد سەردانی ئاگردان و معبەد و یان پەرستشکەکەیان کرد دوایی دێنە ئەوێ و ئەو شتانەش دەبینن شوێنێکە کە ناوەندێکی گەورەی زانستیشی لێ دروستکراوە کە کەسانێک کە لەو بوارەدا کار دەکەن دێنە ئێرە تاقیق و لێکۆڵینەوە ئەکەن و لە نزیکەوە سەیری ئەو شتانە ئەکەن و هەم معماریەکەی هەموو شتانەکە دۆزراونەتەوە. ئەگەر بکرێ ئەو شتێک کە ئێوە بێستوتانە لەسەر تەختی سولەیمان و ئەو شتانەی کە زانیاریتان هەیە لەسەری بۆ ئێمەی باس بکەن زۆر جوان وەڵاهی من چونکی حدودان لە ساڵی 1960ەوە لەو منتەقە هەمیشە بوومە ساڵێ لەو منتەقە شغڵەکەم وا ئیجابی کرد ئەچوومەوێ یەک نەفەر کە نگەهبانە لە زمانی شاوە قبل از ئینقلابیش هەر لە ئەوڵۆ لەو تەخت سولەیمانە بەناو مامە عەزیز ئەهلی ئەحماوەی خواری بوو هەڵیرزم بوو زۆر پیاوێکی دەقیق پیاوێکی قسە خۆش وەختێک منیش لەو ڕۆژێلا کە مەسەلەن ئەوێ زۆر شلوغە بوو جەماعەت زۆرە چوو وەک جومعە و پەنجشەمەوانە ناچوین ئەکسەرێت من مەسەلەنەوە جارێ ڕۆژی دووشەممە سێشەممە ئەچوین وەسایلی شتمان لەگەڵ خۆمانە ئابرد و ئەموت مامە عەزیز من هاتمە میوان تۆم ئەویش پێی خۆش بوو چونکی ئەیزانی من شتایەکی عیلمی لێ ئەپرسم بەخاتری ئەوە دانیشتین باسی ئەو تەختی سولەیمانی بۆمە کرد مامە عەزیز دەیگەڕا ئەیوێت میرزا ئیسماعیل تەخت سولەیمان نەبووە ئێرە شارە شیسە تاریخی قتمەت 2500 ساڵەی هەیە لێرە ئاتەشگەزەی ئازەرگەشت بووە لێرە ئەو ئاتەشگەدە ئەرسیە کرد ئەوی 700 ساڵ جاویدان سووتایە بەنامە ئاتەشکەدەی جاویدان
جا ئەرسی ئەکرد ئەوید ئەم شارە ئاتەشفشانی کردیە مەسەن وای لێ هاتووە وەختێک مەسەن ئەو مهندسە ئوتریشیە لە و ئاڵمانیە لە و ئەرزی بە خزمەتت بکەم ئیتالیایی و مامە عەزیز ئەوەندە عەلاقەی بوو لەگەڵ ئەو مهندسی لە تەواو زوان ئەوانەی ئەزانی جوان بووە میەگەڕانەوە لێر منە ئەو نە سەمیمیمان پەیدا کرد و هەتا دیوێکی هەیە لەوێ ئەلعانی شەر هەیە ئەوێ هەمیشە دریاکەی قفڵ ئەی کردو ئەچینوێ ناوە هەتا ئاجوورەکانێ ئەو خشتێلەکە لە هەج دەورەیەکە مەسەلەن مەرەمەت کریا و ینی باسازی کریا و بە خاتریەوە ئەو ئاسارە لە بین نەچێ خشتەکانی پێم نیشانەدا خشتەکانیشان فەرقی بوو ئەو خشتەکانی مەسەلەن زمانی قەبل وەختێ هین مەسەلەن دەوڵەت ساسانیەکان بووە ئەو خشتێلە لە مقابل ئەوانترا هەر وەک تەڵاوا و ئەو نەجوان و هەڵێرزم بوویت لەوەلا ئەوێش جێهایەک من سوال مەکرد لێ مام عەزیز ئێرە کوێ بووە مەسەلەن ئەوید ئێرە سەوگەندگاه بووە کەسێک لێرە مەسەلەن گەرەکیان و کردیانەسە یا مەسەلەن شاردار یا فەرماندار یان سمەتێکیان پێدایە لێرە سوێندی خواردووە هەتا جێگایەک بوو ئەلعانیش ماوە بەردێکی ڕەشی پان دەوەسێت یا بووە ئەو بەردەکان تریش وەک میزگرد وە دەوریا بووە ئەوی ئێرە جێگای محاکمە بووە ئەمەد مام عەزیزەمانە چون ئەوی گشتی ئاغای ڕەفیزادە من لەو مەهەندسێلە ئەم پرسی ئەوانە پێمیان ئەوت لە درێژەی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا ئەڕۆنە لای هونەرمەندێکی پەنجە زیارین خاتوو فاتمەی سەبری شێوەکارە شێوەکاریشی بە شێوەی جۆرا و جۆرە هەر بۆیە ئێمە پێمان باش بوو لەگەڵیان قسە بکەین چون تەنیا بەسەر بوومەوە کار ناکەن بە شێوەکانی تریش کارەکەن ئێوە هاوڕێمان بن. خانم سەبری چەند ساڵە کارەکەن؟ من حدود 20 ساله دارم کار میکنم. 10 سال فارغ التحصیل شدم، قبلش هم 10 سال پیشم که کار میکردم. ئەڵێ کە من 20 ساڵە کارەکەم پێشتر 10 ساڵیش کارم کردو بەڵام بە شێوەیە پرۆفشناڵ 10 ساڵە کارەکەم. مەتریاڵی کارتان چییە؟ ئەڵێ کە من هوەری مۆدرنە کارەکەم بەڵام ماوەیەکیشە هوەری ڕێزین کارەکەم کە هوەرێکی تازەیە. بە چه شێوە فێربوون هوەری ڕێزین؟ هنر رزین هنری است که الان تقریبا 3 ساله توی دنیا رواج پیدا کرده است. ئەڵێک لە ڕێگەی ئینترنێتەوە من فێر بووم ئەو هوەرش ماوەی 3 ساڵە لە دنیا دەستی پێ کردووە پێم باش بووە من لە ڕێگەی ئینترنێتەوە پەیوەندیم کرد و مامۆستایەکەم پیدا کرد و ئەو کارێک کردو.
دەکرێت پێمان بێژی هۆنەری ڕەزین چییە؟ چۆنە؟ رزین از 2 ماده تشکیل شده، تقریبا حالت مایع است. ئەڵێ ئەو هۆنەرە 2 مادەیە پێکەوە تێکەڵیەکەن زۆر چەسپناکە ئەمجار بەسەر شیشۆ کارەکرێ بەسەر زیوەر و زێڕ و زیوە کارەکرێ بەسەر قاپ و قاچاخەوە لەگەڵ ئەوەشا بەسەر تابلێشۆ. من بیشتر علاقه‌مند به هنر مدرن هستم. نمونه کارام هم هست. ئەڵێ من خۆم هۆگری هۆنەری مۆدێرنم لەگەڵ ئەوەشە کاری تریشەکەم بەڵام زۆرتر لەسەر کاری هۆنەری مۆدرن لەگەڵ ئەوەش فێرگەم هەیە ئاموزشگام هەیە هەر لە منداڵەوە تا گەورە من ئاموزش دەدەم. تا ئێستا پێشانگا و نمایشگاتان بووە؟ بله، نمایشگاه خیلی مختلف داشتم. نمایشگاه انفرادی، نمایشگاه گروهی. نمایشگاه گروهیم تو دوران دانشجویی زیاد بود. بەڵێ پێشانگام بووە هەم پێشانگای تاکە کەسی هەم پێشانگای بە کۆمەڵ و تا ئێستاکە نزیکەی 40 پێشانگام بووە لە ماوەی ئەم 20 ساڵەی کاری هونەریمە. بە چه شێوەیە کارەکەنیان کام کاری هنەری بە شێوەی ڕەنگی بۆیە یان ئاوڕەنگە؟ توی هنر مدرن که البته رزین هم جزوش هست، توی هنر مدرن که همین رزین و رنگ و ایناست. ئەڵێ لە ناو هۆنەری نوێیە ئێمە بە مکس میدیا کارەکەن، ناوی مکس میدیایە کە هەموو ڕەنگەکان تێکەڵەکەن وەکو ڕەنگ ڕۆغن و وەکو ئاکریلیک و ماباقیەکانی تر. بەڵام خۆ پێشتریش بە شێوەکانی تر کارم کردو. بەڕێزان لەسەر ڕێگای ساینقەڵا بۆ تیکاب پردێکی مێژوویە. ئەم پردە مێژوەکەی گەڕێتەوە بۆ سەردەمی سەفەویەکان. 62 متر و نیو درێژە، 6 متر و نیویش پانە. ئەمجار دوو چاوەی گەورە و دوو چاوی بچووکیشی هەیە. لەگەڵ ئەوە چەند پایەشی هەیە. پایەکان 5 مترن، لە خوارەوە بە بەردی چوار گۆشەی ڕێک و پێک دروست کراوە، ما باقیکەیش بە خشتە ساروجەوە. هەروەها بەهۆی ئەوەی کە ئەم ڕێگایە ڕێگایەکی سەرەکی و گرنگ و استراتیژی بووە و هاتوچۆ زۆر بووە، ئەو پردە کراوەتەوە پردی سارۆق. ئەم پردە بە ناوی پردی سارۆق ناسراوە لەسەر ڕێگای ساینقەڵاش یان شایندەش بۆ تیکابە.
بەڕێزان لە پەنای کێوی زیندانی تەختی سولەیمان کانیاو هەیە، کانیاوەکان گۆگردین. ئەم ناوچەیە بە گشتی معدەنیە، بڵێن کانن و سەرچاوی زۆر شتن. ئەم کانیاوانە گۆگردین، هەروواکە ئەبینن دەوروبەری هەر لەو شتانەی کە لە ناو ئاوەکە هەیە بەستوویەتی، وەکو حەساری لێ هاتووە، وەکو حەوز و بڵێن شوێنێکی دەورگیراوی لێ هاتووە. تەنیا یەک شوێنی هەیە کە لێەوە ئاوەکە تێپەڕێ. واکە خەڵکەڵێن ئەم جۆرە ئاوە خاصیەتی تبی و پزیشکیشی هەیە بۆ نەخۆشیەکانی پێست، بۆ نەخۆشی ئێسخان و ماباقیەکانی تر. ئێمە ئێستاکە لە هەوشار لە شاری تیکاب لە پەنای کێوی زیندان و لەسەر یەکێک لەو کانیاوانین. هەڵبەت ئەوەش ئاماژە پێ بکەم ئەم کانیە ئاوەکەیان بردووە بۆ شوێنەکانی تر، دوایەوە حمامیان لێ دروست کردووە، خەڵکانێک دێن لەوێ پارەیەکە دەن و لەوێ حمامەکەن خۆشۆن و بەو شێوەیە بە شێوەیەکی سنەتی و خۆماڵیانە و سروشتی خۆیان دەرمانەکە. لە بەرنامەی گەشتەکانی ئەو دی و چیا ئەمانەوێ ئەم بەشە تەرخان بێن بە وتوێژ لەگەڵ زۆر بەڕێژ مامۆستا سید عادلی ئەحمەدی، مامۆستای زانکۆ نووسەر و هەروەها برازای مامۆستا سید محەممەدی سەفایی. لەم وتوێژە ئەمانەوێ باس لەسەر کارێکی باش بکەین کە مامۆستا کاک عادلی ئەحمەدی کردوێتی، ئەویش ئەوەیە کە بەیتی وەنەوش و بەڕەزای نووسیوەتەوە وەکو کتێبێک ئامادە و چاپی کردووە و کتێبخانەی کوردی پێ دۆڵەمەند کردووە. لەگەڵ ئەوەشە هەر لەسەر ئەو بەیتە تاقیق و لێکۆڵینەوە لەگەڵ ئەوەشە باسی کردووە و وەکو تەفسیریش بڵێن کاری لەسەر کردووە. پێمان باشە هەم لە بواری بەیتی وەنەوش و بەڕەزا هەم لە بواری موسیقاش کە کاک عادل دەنگی خۆشە، وتانە پێ بڵێم بۆ هیوایە کە بتوانین ئەم شەو لانیکەم خەڵاتێکیشی ببێ بۆ بەرنامەی گەشتەکانی ئەو دی و چیە. ئێوەش هاوڕێمان بن. ئای بەردای نەخشینە بۆ سەفاخانەی وەی دڵەکەیان غەمگینە دەی باوڕەیانە وەین منەم دایدایە ئەگری جەیلەیە بەیان وەی گۆنەی دەقدایە چوار کەس لەم دنیایە ئاینەگەیینە بەیەمرەیە لەیلێ بۆ مەجنوون گیان شیرین بۆ فەیەر هەیە دەی باوڕەیانەیە وەی ڕێزەیە باوڕێزەیە دایمە چاوێکم ئای لە ڕێیکە و ڕێزەیە دایمە چاوێکم گیان لە ڕێیکە و ڕێزەیە. با لە ڕێوە بڕێنە سەر وەنەوش و بەڕەزا، کورت لەسەری بۆمان باس بکە. وەنەوش و بەڕەزا یەکێ لە بەیتە کۆنەکانە کە تا ئێستا سوورەتی مەکتوبی نەبووە، شەفاهی بووە. ئەم بەیتە بەیتێکی غەنائیە، باسی دڵداری دوو ئینسان دەکا. لەم بەیتە ئێمە
چاو دەبڕین لە حتا ئەوەڵی بیتەکە نێبیان وە نەوشە و بەڕەزا یانێ ئیلهامیان گرتووە دووبارە لە نێوەکان لە تەبیعەت و ئەمە بۆ ئێمە دەری دەخە کە پێشینەی ئەم بیتە دەتوانێت زۆر کۆنتر بێ حتا لە مەمۆزین لە لاس و خەزاڵ لە ئەو بەیتانەی کە لە تۆحفەی مزەفەریە وەلا لە گەنجی سەر بە مۆر کە تێیدا نییە لەوانیش کۆنتر بێ ئەم بەیتە لە پێشتا ئاغایەک بە نێوی مەرحوم مەحموودی بابایی بە فامیل کە مەشهورە لە منتەقەی هەوشار بە مەحموود باوە ئاغا کە فەوتی کردووە لە کاسێتدا ئەمەی کوتووە جا منیش بۆ خۆم ئەم بەیتەم ئەوەڵ جار بۆ دەورانی کارشناسی ئەرشەد بە عنوانی پایان نامە کارم لەسەری کرد و ڕێک و پێکم کرد و دوای ئەوە بۆ خۆم کەوتمە بیری ئەوە کە بۆچی ئەم بەیتە منێکە سەرڕشتە مەلعان ڕشتەکەم بۆ خۆی ئەدەبیاتە و لەم بوارەدا تقریبەن بڵێم بە نەسبی شارەزام بۆ جوانی نەکەم بۆ نەیڕازێنمەوە بۆچی نەیخەمە پێشچاوی هاوڵاتان و نەیخەمە یانێ وەکو گوڵێکیش لەسەر سەبەدی ئەدەبیاتی کوردی دادای بنی. جغرافیای ڕووداوەکە کوێیە؟ ئەم بەیتە بەڕەزا خەڵکی منتەقەی ئەردەبیلە بۆ خۆی خۆمان ئەومەتە دێڵە هەردەوێڵ وە نەوشە خەڵکی شارەزورە شارەزور جا ئەمانە کە بۆ دەڵێم ئەم بەیتە بەڕاستی لە بەیتە کۆنەکانە کە بۆ خۆی لە تەبیعەت لە مەوهبەتهای تەبیعەت سەرچاوی گرتووە ئێمە دەبینین با تەوەجوه بە جۆغرافیای ئەم دوو قسمەتە شارەزوری عێراق کە ئەلعان بەشی عێراقە و ئەردەبیلی ئێمە ئەوەندە لە یەک دوورن چۆن ئەمانە یەکتریان ناسیوە هەروە کە دوای ئەوە لە بەیتی مەمۆزینیشدا ئێمە دەڵێن کە پەریەکان ئەم کارەیان کردووە لێرەش لە داستاندا دەبینین کە خەو ئەبینێ کە بەڕەزا خەو ئەبینێ بە وەنەوشەوە بە وەنەوشەش هەر بەو جۆرە لە خەودا یەکتری دەبینن جا پێکەوە کە لە خەوەکەدا بە یەک ئاشنا ئەبن ئەنگوستیلەکانیان پێکەوە لە خەودا دەگۆڕنەوە ئەگە بەیان هەڵدەستێ بەڕەزا یا وەنەوشە چاو لە دەستیان دەکەن ئەوەی کە بە خەوی بیویانە بەڕاستی وایە ئەنگوشتی ئەو لە دەستی ئەودایە و لەسەری ئەمیش نووسراوە بەڕەزا ئەوەیە کە بۆ خۆی دیوێتی کاگادن ئەو دووری جغرافیا هەردەوێڵ یان ئەردەبێڵ لەگەڵ شارە زور لەم لاشەوە ناوی ئەو گیایانە وەنەوش لە پێدەشت و بەڕەزا لەسەر شاخ ئەو دوانە ویستویەتی چی بگەێنێ؟ ویستویەتی لەوێ بەڕاستی محتەوای داستانەکە و ناوەڕۆکی داستانەکەیش کە ئێمە تا لە ئاخردا دەبینین ئەم عاشق و معشوقە بە یەک ناگەن گەرەکی بۆ فراقەر نیشان ئەم فراقە نیشان بدا بە دوای ئەوەیش ئەم قداست و گەورەی و پاکی عەشقە هەر بەو جۆرە بمێنێتەوە. کتێبەکە گەیشتۆتە کوێ؟ وەڵا کتێبەکە شکر هەموو کاری تەواو بووە و لە ژێر چاپدایە و دەبووە ئان بەهاتوایەتە دەرەوە ئیدی منتەزرین کتێبەکە کاری لە داستانەکەدا تۆ دەبینی بەڕەزا کە بۆ خۆی تاقانە کوڕە ئەگە بەیان لە خەو هەڵدەستێت ئەم ڕووداوە دەبینێ چەند ڕۆژێک مات و پەشێوە بابی لێی دەپرسێت کە جەرانەکە چییە ئەویش بۆی دەگێڕێتەوە دەڵێ ئاوایە و بابی دەڵێ خۆ من حاکمی ئەردەبیلم و ئەو هەموو دەسەڵاتم هەیە و تەواوی کچە جوانەکانت بۆ بانگ دەکەم و مەجلیسێ دەڕازێنمەوە کە تۆ هەر کامێکت پێخۆشە ئەوە بە شوێنی ئەم خەوەدا مەڕۆ خەو ئەساسێکی نییە تۆ خۆشی نابینی ئەگە بە دوویدا بڕوای بەڕەزایش هەرچێ بۆ خۆی سەبک سەنگینی دەکات و هەرچێ لێ دەکۆڵێ دەڵێ بابە من دەبێ حتمما وڕم ساحەبی ئەم ئەنگوستی لێ پەیداکەم یانە ناتوانم تۆ بڵێ ئەگەر کچی تەواوی عالمم بۆ ئەنکەی من قەولم پێداوە. ئەمە چەند بەیتێکە لە ئێبتدای داستانەکە کە من بە شێوەی خۆم دامڕشتووە بە زمانی کوردی.
بەڕەزا بەیان هەڵدەستێ لە خەو دێتەوە بیری خەوەکەی دوێشە و خێرا لە قامکی دەستی دەڕوانێ تا ڕاست و درۆی خەوی بزانێ ئەمجار بەڕاستی بۆی دەردەکەوێ کە ئەوەی بە خەو بینیویە شەوێ ئەو ئاڵ و گۆڕە بەڕاست ڕووی داوە ئەنگوستیلەی خۆی لەدەست نەماوە زوو هەرا دەکا لە پاسەوانی دەڵێ تۆ لە ئەم کارە نازانی پێم بڵێ چلۆن ئەنگوستیلەکەم ئەم شەو گۆڕاوە من سەردەر ناکەم دەرکەوان دەڵێ قەسەم بە یەزدان کەس بۆ ژووری تۆ نەچووە قوربان هێندە گێڵیم فێر نەبوو بێم چی حەڵاڵە و چی حەرام هێندە گێڵیم فێر نەبوو بێم چی حەڵاڵە و چی حەرام مەی لەگەڵ تۆدا حەڵاڵە بێتۆ ئاوم لێ حەرام ئەمە نەمایە ئەرێ یەگەرمەیلەکەیان فەرامۆشم بێ سفیدای کەفەنێ باڵا پۆشم بێ ئەگەر مەیلەکەت نیەنێ پێمەوە بایا بڕۆم بەڕای فەقیریمەوە. ئازیزان ئەوەی لە ماوەی ڕابردوو پێشکەش کرا بەشی یەکەمی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا بوو لە شاری تیکاب. بۆ هیوایە بەدڵتان بێ تا بەشی دووەمی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا لە شاری تیکاب شاد و بەختەوەر بن.